بەڕێ سڵاتان لێبێ بەخێر بێنەوە. ئەمڕۆکە زۆر قسە ناکەین لە ڕاستیدا منیش زۆرم چاوەڕێ کرد ڕووداوێک ڕوودا چاومان لە زۆر شت بوو بەڵام وا دیارە دیار نییە ئەم شەو ڕووداوێکی گرنگ ڕوو ئەدا واتە ڕێکەوتنی ئاشتی لە نێوان ئێران و ئەمریکادا ئیمزای لەسەر دەکرێت و یانیش لە جیاتی ڕێکەوتنی ئاشتی موشکی بالستیکی و فڕۆکەی F-35 و F-16 لە ئاسمانەوە دەفڕن چونکە هەردوو ئەگەریان هەیە بۆ لەبەرەوەی ئەمڕۆکە ئێمە دەزانین لە کاتێکدا کە ترامپ بەردەوام دەیویست مژدەی بە لایەنگرانی بدام مژدە بە خەڵکی ئەمریکا بدام مژدە بەو کەسانە بدا کە گوشاری دەخانە سەری چ ناوخۆت چ لە دەرەوە دەیگوت ئەم شەو وانیش ئەمڕۆ ڕێککەوتنەکە ئیمزا دەکری بەڵام لە پڕەوە تەماشامان کرد ئیسرائیل هێرشێکی کردە سەر باشووری بەیروت گەڕێکی داهیە کە گەڕێکێکی شیعانشینە و ئیسرائیل بەردەوام باس لەوە دەکا کە ئەو گەڕەکە لەلایەن حیزبوڵڵاوە بەڕێوە دەبرێ بەڵێ ئەندامانی حیزبوڵڵا لەو گەڕەکە زۆرن ئەو گەڕەکە زۆرینەی شیعان بەڵام ئەو گەڕەکە سڤیلن و گەڕەکێکی هەژارنشینە لە بەیروت بەپێی ئەو هاوڕێیانەم کە من لێم پرسین و لەوێ ژیاون و یانی سەردانی ئەو گەڕەکەیان کردووە و بینیمان کە چەند کەسێک کوژران هەتاوەکو ئێستا ژماری کوژراوان بە تەواوەتی دیار نییە باس لە 2 کەس و 3 کەس و 5 کەس دەکرێت و زۆربەی کوژراوەکان تاوەکو ئێستا سڤیلن. ئیسرائیل ڕایگەیان کە ئامانجی هێرشەکە بنکە و ژێرخانی سەربازی فەرماندەکانی حیزبوڵڵا بوون بەڵام هەتاوەکو ئێستا هیچ نیشانێک نییە کە ئەندامێکی پایەبەرزی حیزبوڵڵا کوژراوێ و لە هەمان کاتدا حیزبوڵڵا و بەرپرسیارانی ئێران ئەم هێرشیان بە هەنگاوێکی مەترسیدار و زیادبوونی ئاڵۆزی لە ناوچەکەدا وەسف کرد. هەروەها هەوڵە دیپلۆماسیەکان بە خێرایی بەردەوام بوون دەربارەی یاداشتێکی ڕێککەوتن لە نێوان ئەمریکا و ئێران کە ئامانجەکەی بریتی بوو کۆتایی هێنان بە شەڕی نێوان هەردوولاکردنەوەی دووبارەی گەروی هورموز دابینکردن و هەڵوەشانەوەی سزا ئابوووریەکان بەسەر ئێراندا دانانی چوارچێوەیەک بۆ گفتوگۆکانی داهاتوو. هێرشی بەیروت لە کاتێکدا ڕوویدا کە زۆرێک لە راپۆرتەکان چاوەڕوانی واژۆکردن بوون لە ماوەی 24 ساعتدا کە هێشتا 5 ساعتێک ماون ئەمە ڕوونەدا بەڕاستی نازانین و بەپێی راپۆرتەکانی نزیک ئەمریکا ڕاستتر وایە بڵین نزیک دۆناڵد ترامپ ڕێککەوتنەکە لە قۆناغی دواهەمی نووسین و داڕشتندایە ژمارەیەک لە مێدیای جیهانی ڕایەنگەیاندووە کە گفتوگۆکاران لەسەر یاداشتێک کاریان دەکرد کە لەوانەیە لە ماوەی چەند کاتژمێرێک یان چەند ڕۆژێکدا واژۆ بکرێ و بابەتە سەرچیەکان بریتی بوون بەپێی مێدیاکانی نزیک دۆناڵد ترامپ کردنەوەی دووبارەی گەروی هورموز کەمکردنەوەی سزا ئابوووریەکان ئازادکردنی پارە و داراییە بلۆکراوەکانی ئێران چوارچێوەیەک بۆ وەستانی شەڕ دەستپێکردنی گفتوگۆی داهاتوو لەسەر پرسی ناوەکی بەڵام بەپێی مێدیاکانی ئێران وێنەکە بە هێواشی و بە پارێزگاری تەحەفوزەوە باز دەکرێت و ئەمەش نیشان دەدا کە ئێرانیەکان پەلیان نییە هیچ پەلیان نییە و ئەزانن کە ئەمریکا و دۆناڵد ترامپ پەلەیەتی و هاوپەیمانانی ئەمریکا پەلیانە بەڵام ئێران پەلەی نییە هەر لە بۆ هەندێ گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ئیسماعیل بەقایی ڕایگەیان کە قسەکان دەربارەی واژۆکردنی نزیک و خێرای ڕێککەوتن زۆر گەورە کراوە لە ئاستی خۆی هێشتا ڕێککەوتنێکی کۆتایی لە ئارادا نییە ئەما قسەی گوتەبێژی وەزارەتی دەرەوێ. هەروەها سەرۆکی پەرلەمانی ئێرانیش کالیباف ئاماژەی بەوەدا کە ئەگەر ئیسرائیل هێرشەکانی بەردەوام بێت و واشنگتۆن نەتوانێت کۆنتڕۆلی بکات پرۆسەی دیپلۆماسی شتێکی بێمانایە ئەمە وابزانم ئەو لێدوانەی کالیباف بەر لە هێرشەکەی ئیسرائیل هات و دوای ئەوە هێرشەکەی ئیسرائیل هات بۆ سەر بەیروت بە کورتی ڕێککەوتنەکە
بەپێی ئەمریکیەکان بە تایبەتی و بەپێی پاکستان بەپێی قاتار بەپێی ئیمارات زۆر نزیک بوو بەڵام دەبینین تەهران هێشتا بە ڕەسمی خۆی بۆ واژۆکردن بۆ کوبڵەی ئامادە نەکردووە. لە مێدیاکانی ئێراندا ئەمڕۆ بەیانی تاوەکو ئێستا ئەوەی بەرگوێم کەوتووە وەکو بڵێ 4 هەڵوێستی جیاواز هەنا. هەڵوێستی ئەو هێرشەکەی بەیروت دیپلۆماسیەت لاواز دەکا و ئەمە غاڵیباف بەخۆی ئەو قسەیەش دەکا. هەڵوێستی دووەم پێویستە بەدڵنیاییەوە ئاگربەست ویانیش ڕێککەوتنەکە لوبنان بگرێتەوە و ئێران بەردەوام جەخت لەسەرەوە دەکاتەوە کە چارەسەرێک دەبێ هەموو بەرەکان بگرێتەوە نەک بە تەنیا ناوخۆی ئێران. هەڵوێستی سێم بە ئاشکرا ئەگوترێت کە ئیسرائیل هەوڵی تێکدانی ڕێککەوتن دەدات و مێدیاکانی نزیک دەوڵەت و هێزە تونڕەوەکانی ئێران ئەو بۆچوونە زیاتر دەخەنە ڕوو کە ئیسرائیل دژی هەر ڕێککەوتنێک دەوەستێتەوە کە ببێتە بەهێزبوونی ئابووری و سیاسی ئێران. ئەو بۆچوونە بەڕای من کە هەموو مێدیاکان ئەڵێن ئەمە بەتەنیا بۆچوونی تونڕەوەکانە بۆچوونی تونڕەوەکانیش بێ بۆچوونێکە لە ڕاستیدا مانتەقی تێدایە. ئیسرائیل بەمە زۆر ئازاربەخش دەبێت کە ئێران لە ڕووی ئابووری بە تایبەتی بەهێز بێ. و هەڵوێستی چارەم هەڕەشەی وەڵامدانەوەیە کە هێشتا دیار نییە. فەرماندە سەربازیەکانی ئێران ئاماژە بەوە دەدەن کە هێرشی بەیروت بێ وەڵام نامێنێت و وەڵامەکەیدا لە کاتژمێرەکانی نزیکدا ڕوودەدا. و هەندێک دەنگ و باسەیە کە ئاسمانی ئێران ئاسمانی خۆی بە تەواوەتی داخستووە. ئەمەش نیشانەیەکە کە هێرشی باڵستیکی دەست پێ دەکات بۆ سەر ئیسرائیل. بەرپرسیارانی ئیسرائیلیش گوتیان هێرشەکەی سەر بەیروت وەڵامێک بوو بۆ هێرشێکی حیزبوڵڵا و ئەمە پەیوەندی بە گفتوگۆکانی ئێران و ئەمریکاوە نییە، بەڵام ئەوان بە ئاشکراڵێ هێشتا حیزبوڵڵا هەڕەشەیە بۆ سەر ئاسایش کە حیزبوڵڵا هەڕەشە بێ دەبێ لە ناو لوبنان لی بدرێ. ئۆپەراسیۆنەکانی لوبنان جیاوازن لە گفتوگۆکانی ئەمریکا و ئێران. ئەمە قسەی ئیسرائیلە و ئیسرائیل پابەند نییە بەو گفتوگۆیانەی کە ئەو بەخۆی تێیدا ئامادە نییە. هەروەها زۆرێک لە دامەزراوە ئاسایشەکانی ئیسرائیل بە گومانەوە سەیری هەر ڕێککەوتنێک دەکەن کە بۆ ئێران سوودی ئابووری هەبێ، هەروەکو باسم کرد. لێرەدا پرسیارەکە ئەوەیە ئەو هێرشەی ئەمڕۆکە ئەنجامدرا بێگومان هێرشێکی گێرە شێوێنیە، هێرشێکە ئامانج لێی لە ناوبردننی هەموو دەرفەتێکی ئاشتیە و هێرشەکە تێیدا کە هەم بە قازانجی باڵی تونڕەوی کۆماری ئیسلامی ئێرانە و هەم ئیدارەی دۆناڵد ترامپ و دیپلۆماتکارە ئێرانیەکان بە تایبەتی وەزارەتی دەرەوە تووشی ئەحراز دەکات. ئەمە ڕاستیەکە لە بەرژەوەندی هەردوو لایە، لە بەرژەوەندی باڵی تونڕەوی ئیسرائیل و باڵی تونڕەوی ئێراندایە. لێرەدا ئەوەی پرسیارە ڕێککەوتنەکە پوچەڵ دەکرێتەوە بەو هێرشە یان نا. هەتاوەکو ئێستا بەڕاستی ئەمە دیار نییە، بەڵام ئەگەر بمان هەوێ هەڵسەنگاندنێکی بۆ بکەین زەحمەتە. تەنیا بە هێرشێکی وە کە تێیدا بەرپرسیارێکی گەورە نەکوژراوە و خەڵکێکی سڤیلی زۆر گەورە نەکوژراوە، بە تەنیا بە هێرشێک بێ پێناچێ ئەو بابەتە گەورەیە، ئەو بابەتە زل و زەلامە بە هێرشێکی بچووکی فڕۆکێک هەڵبوەشێتەوە. بەڵام ئەکرێ ئەمە ئێرانیەکان هەن بدا بۆ ئەوەی ئەم شەو بەلای کەمی ئیمزای نەکەن، کە ئیمزای نەکەن زیاتر پرەستیژی دۆناڵد ترامپ لە عاردێ دەکەوێت. هیچ بایەخێکی دیکەی نامێنێت چونکە وعدی دابوو لە ماوەی 24 ساعتدا ئەم کارە بکرێت.
هەم واشنتۆن و هەم تاران ئارەزووی ڕێککەوتنێکن و قەتەر زۆر پەلەیەتی لە ڕێککەوتن و زۆر کاری زۆر گەورە دەکات سەرباریەوە شەقی زۆر گەورەی خواردوونە بەڵام تەماشا دەکەین ئیمارات پارەکانی ئێرانی سربەستکردن واتە ئیمارات لە بەرەی ئیسرائیل چوە دەرێ ئەمە زۆر گرنگە قەتەر وڵاتێکە وەکو عراق زۆر پابندی فرۆشتنی نەوت و غازی قەتەر نەفرۆشترێ بەڕاستی قەتەڕیەکان لە برسان دەمرن و ئەمانە بابەتگەلێکی زۆر گرنگن هەر لە بۆ هەندێک وڵاهاتنە سەرخەتی وڵاتی وەکو قەتەر و ئیمارات ئەمە شتی نوێ نیشان دەدەن و هەتا وەکو ئێستا هیچ کەسێک لە گفتوگۆکان بە ڕسمی دەرنەچوە لایەنی ئێرانی گفتوگۆکانیان بەجێ نەهێشتووە لە بۆ هەندێ دەبێت چاوەڕێ بکەین ئایا بزانین بەڕاستی ئەو ڕێککەوتنە دیسا پەک دەخرێیان پەک ناخرێ و ئەمە نادیارە کە ئەم شەو ئێران موشک داوێ کە ئایا ئەگەر موشکی هاویت لە بۆ ئیسرائیل ڕێککەوتنەکە هەڵدەوەشێتەوە یانیش موشک داوێ و ڕێککەوتنەکە ئیمزا دەکرێت ئەمەیان بکرێت لە هەمووی خۆشتر دەبێت سیناریۆ یەکەم وەڵامدانەوەیەکی سنووردار باسی لەسەر دەکرێت ئێران بە شێوەیەکی سنووردار وەڵام بداتەوە و یانیش دۆناڵد ترامپ لە بۆیان ڕێی بخە بڵێ ئێران وەڵامێکتان دەداتەوە زیانی ناوێ ئێوەش هێرشی پێچەوانە نەکەن چونکە چەند ڕۆژ بەر لە ئێستاش وابوو کاتێک هێرشەکان کران ئێران هێرشی کرد ئیسرائیل وەڵامی دایەوە ئێران دووبارە هێرشی کرد ئیسرائیل دووبارە وەڵامی دایەوە ئێران بۆ جاری سێم هێرشی کرد بۆ جاری سێم ئیسرائیل وەڵامی نەدایەوە و ئەمە لەسەر داوای ترامپ بوو و ئەمە لە چەند کاتژمێری ڕابردوودا دەبینین بەگشتی هەڵوەشانەوەی پرۆسەکە و دووبارە هەڵگیرسانەوەی شەڕ بە سیناریۆیەکی زۆر لاواز دادەنرێ و ئەمە زیان لە بەرژەوەندی هەموو لایەنەکان دەگەیەنێ ویستم ئەمڕۆکە لەسەر ئەمە قسە بکەین بۆیە هەڵسەنگاندنی کۆتایی ڕێککەوتنی پێشنیارکراوی نێوان ئەمریکا و ئێران هەتاوەکو ئێستا ئاکتیڤە بەڵام لاوازتر بووە وەکو وتمی تاقە خاڵێک کە دەتوانین لێرەدا باسی بکەین هەڵسەنگاندنی لەسەرکەین گۆڕانکاریەک کە احتیمالی زۆرە ڕووبدا لەوانەیە لە 24 کاتژمێردا ئەم ڕێککەوتنە کە دۆناڵد ترامپ چاوی لێبوو ئیمزا نەکرێ هێرشی ئیسرائیل بۆ بەیروت هێزی ئەو بانگەوازەی ئێرانی زیاتر کرد کە دەڵێت فشارە سەربازیەکان لەگەڵ دیپلۆماسیەت هێشتا بەردەوامن واتەوان دیپلۆماسیەتمان لەگەڵ دەکەن بەڵام لە هەمان کەدا ئیسرائیل بەبێ ئەمریکا ناتوانێت هێرش بکاتە سەر لایەنی لوبنانی کە دیارە هێرش ناکاتە سەر ئێران ئیسرائیل بەڵام هێرش دەکاتە سەر لوبنان و ئێران ئەمە بە خەتی سووری خۆی دەزانێت هەنگاوی داهاتووی تاران گرنگترین فاکتەر دەبێت وەڵامدانەوەیەکی سنووردار لەوانەیە ڕێککەوتنەکە بپارێزێت بەڵام هێرشێکی موشکی گەورە ئەگەری واژۆکردن و ڕێککەوتن بێگومان کەمتر دەکاتەوە زۆربەی نێوبژیوان و دیپلۆماتەکان هێشتا پێیان وایە کە گەیشتن بە ڕێککەوتن هەر لە ئارادایە تەنانەت ئەگەر دواکەوتنیش ڕوو بدە و هەروەکو باسم کرد پاکستانیەکان و قەتەریەکان تەنانەت ئیماراتیش زۆر بەگەرمی لەسەر خەتن بزانین لە کاتژمێرەکانی ڕابردوودا چیرۆدا هاوڕێنی بەڕێز من لێرەدا کۆتایی پێدێنم هەرویستم زۆر بە کوردی چەند دەقەیەک ئاوەتان بۆ بگوازمەوە کە ڕەوشێکی وها لە ئارادایە ئەو ڕۆژە بەرەوچێ دەچی لە کاتژمێرەکانی ڕابردوودا بەیەکەوە دەیبینین سوپاسدانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون تکایە وەکو هەموو جارێک کەناڵەکەمان سپۆرت بکەن بە دەست و هاوڕێنی بناسێنن
سوبسکرایبی بکەن ئەوانەی سوبسکرایبیان نەکردووە لایک بکەن و بەردەوام چرکێک لەسەر زەنگوڵەکە زەنگوڵی ئاگدارکەرەوە لێ بدەن. ئەمڕۆکە باسی سووریا ناکەین کاک فایق ئەمڕۆکە باسی سووریا ناکەم من لە بۆی باسی سووریا بکەم بەردەوام پێویستم بە زانیاریە دەبێت سەرەتا زانیاریەکانم بۆ بێن اینجا باسی ئێوە دەکەم با بمینێ بۆ سبەی یانیش دووزبەی باشە داوای لێبوردنەکەم زۆر سپاستانەکەم هەر بژین کاتێکی خۆش.